ئاخێزی سریلانکا و شۆڕشی ئێران. ئاخێزی شارۆمەندانی وڵاتی سریلانکا هەڵکەوتوو لە ئەقیانوسی هێند لە باشووری ڕۆژاوای کەنجاوی بەنگلا لە سەرەتای مانگی مارسی 2022ەوە دەستی پێکرد. ناڕازیان جەماوەری بەرینی کرێکاران و خەڵکێکی زەحمەتکێش کە هەڵاوسانی کەمەرشکێنی 50% ئابووری ڕوو لە وەرشکەستبوونی بە تەواوەتی و کوژانەوەی درێژماوەی بەرق، بێکاری و بێکارکردن، کەمی سوتەمەنی و کەمبوونی مادەی خۆراکی پێویست ئەوانی خستوۆتە ژێرگوشارێکی زۆرەوە. بە پێی راپۆرتەکان 1 لەسەر 3 جەماوەری 22 ملیۆنی ئەو وڵاتە لەگەڵ بەدخۆراکی و برسێتی بەرەوڕوون و لە 24 کاتژمێردا تەنیا 13 کاتژمێر کارەبایان هەیە. ئەوان گەندەڵی سەرۆک کۆمار و سیاسەتمەداران بە هۆکاری ئەم بارودۆخەی ئێستایان دەزانن. ناڕازیانی حازر لەسەر شەقامەکان لە 4 مانگی سەرەتاوە لاوان بوون. داخوازیە سەرەتاییەکانیان بریتی بوون لە هەڵوەشاندنەوەی کابینەی وڵات و دەرکرانی سەرۆک کۆمار لە وڵاتە کە توانیان ئەم کارە بکەن. بەڵام لەوێوە کە ئەوان نەیان توانی سەرجەم حاکمیەت بڕوخێنن، جێگرەوەکەی کە بۆ سەرۆک کۆماری گەندەڵ و دەرکرا و دیاریکرا و لە ڕەشاوکردنی ئەو سیاسەتە سەرکوتگەرانە و بەڕێوەبردننی ئابووری بە قازانجی گەورە سەرمایەداران جیاوازیەکی ئەوتۆی نییە لەگەڵ ئەوەی پێشوو. هەرو جۆرەی کەوترا ئاخێزی سەرەتایی خەڵکی سریلانکا کە زیاتر لاوان هێزی بزوێنەری بوون، 4 مانگیان لە بەرەوڕووبوونەوەی تون لەگەڵ پۆلیس و ئەرتشدا بەڕێکرد. بەڵام دوای گەیشتنی تێکۆشەران بە ئامانجی سەرەتایی واتە هەڵوەشاندنەوەی کابینە و لادانی سەرۆک کۆمار لە تەواهم و گومانی دەستەبەربوونی سەرکەوتنی بە تەواوەتی و هەروەها لەژێر گوشاری سەرکوتی پۆلیس و ئەرتشدا ماوەیەک تووشی وەستان بوون. لە بارودۆخی ئێستا و لەوێوە کە کولی دەوڵەتی بورژوایی تێکنەشکاوە، سەرمایەداران هەروەها درێژە بە چەوساندنەوەی کرێکاران ئەدەن و چرخی حاکمیەت بە قازانجی ئەوان دەسوڕێت و بەم هۆیەوە بارودۆخی فەلاکەتباری ژیان و پێشەلکرانی مافە دیموکراتیکەکانی خەڵ بەردەوام بووە. لە ئاکامی ئەم بارودۆخەدا چینی کرێکار لە درێژەی خەباتی پێشوویدا هاتووەتە مەیدانی بەرەوڕووبوونەوەی ڕاستەوخۆ لەگەڵ هێزە سەرکوتگەرەکان. بە پێی راپۆرتی ڕۆیترز ڕۆژی چوارشەمە 1 مانگی مارس بەرابەر لەگەڵ 10 مانگی ڕەشەمە 9 ملیۆن لە کرێکارانی ڕێکخراو لە 41دا شامڵی کرێکارانی نەوت، بەرق، ئاو، بەشی بێهداشت، مامۆستایان، بارەندازان و کارمەندانی بانکەکان دژ بە ڕیازەتی ئابووری زۆر و داسەپاو لەلایەن سندوقی نێونەتەوەی پوڵ و پێشێلکرانی زیاتری مافە دیموکراتیکەکانی خەڵک دەستیاندایە دەربڕینی ناڕەزایەتێکی 1 ڕۆژە. کرێکاران سەرەڕای دەستوری سەرۆک کۆمار بۆ خۆبواردن لە مانگرتن و بەسیجکردنی هێزە سەرتاپا چەکدارەکان مانگرتن و خۆپیشاندانی خۆیان بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوەبرد. شۆڕشی ژن ژیان ئازادی کە کۆتاییەکانی مانگی خەرمانان لە ئێران دەستی پێکرد و یەکچوونێکی زۆری لەگەڵ ئاخێزی شۆڕشگێڕانەی خەڵکی سریلانکا هەیە. ئەم شۆڕشەی ئێستا چووەتە نێو مانگی 6 تەمەنیەوە. لە ماوەی ئەو 6 مانگەدا یەکێتی لە نێوان ناڕازیانی وڵاتدا کە خوازیاری ڕووخانی ڕژیمن بەهێز بووە. جەماوەریەکی بەرین سیاسیتر بووەتەوە و هیوا بە ڕووخانی ڕژیم پتەوتر بووە. ژنانی پێشڕە و بەکردەوە حیجابی زۆرە ملەیان تووڕداوە. شۆڕش ڕژیمی ناچار کردووە تا بەشێکی بەرچاو لە زیندانیانی سیاسی ئازاد بکات. خۆپیشاندانەکانی 27 مانگی ڕێبەندان کە لە چلەی ئەعدامکرانی کرێکارانی شۆڕشگێر محەممەد کەرەمی و محەممەد حوسێنیدا ڕوویاندا نیشانیاندا کە ژمارەیەک لە توێژی میان ساڵیش لەسەر شەقامەکان بەلاوان پەیوەست بوون. بەڵام بەهۆی ئەوەی کە شۆڕش هەروەها لە تەشەکولی حیزبی و چینایەتی و ڕێبەری ناسراو لەلایەن جەماوەرەوە بەهێز و سەرتاسەری بێبەشە، شۆڕشگێڕان تا ئاستێک پاشەکشەیان کردووە. هەڵبەت ئەم پاشەکشەیە کاتیە لەبەر ئەوەی ئابووری هەروەها ڕوو لە خراپی دەچێت و دیکتاتۆریش بێپەردە و ئاشکراتر بووە. ئەو کرێکار و زەحمەتکێشانەی کە ناڕازی سەرەکین لە سیستمی گەندەڵ و چینی سەرمایەداری دەسەڵاتدار خاوەنی زەمینەیەکی مادی بەهێزن بۆ پەیوەستبوونی ڕاستەوخۆ بە شۆڕشەوە. ئەوان لەسەر بەستێنی ئەم بوارە دەتوانن خەبات و مانگرتنی ئێستایان سەرتاسەری بکەنەوە و بوار بۆ بەهێزکردنی ڕێکخرا و ڕێبەرانی ناوچەیی خۆش بکەن و ئەمکانی ئەوە زۆرە
شۆڕش بە لادانی کۆسپەکانی سەرڕێی وەکو ئاخێزی خەڵکی سریلانکا بە کەڵگوەرگرتن لە ئەزمموی پێشویان سەر لە نوێ بێنەوە سەر شەقامەکان. بەم جۆرە ڕژیمی ئیسلامی لە ڕووخان نزیکتر دەبێتەوە.